ئەو گۆرانیەش بە تایبەتی بۆ کاگە فەرمان خۆشناوی خۆشەویست بۆ شێخ سەرهەنگ بۆ ڕێبازی حەسەن سماقەی خۆشەویست و کاکە هەردی گەردی بشێ چاومانە کاکە تایر سماقە و مهندس دانا بژی دلۆ قەساب دەیدەی هەرەوەی بەناوی ئەو خودایەی زۆر گەورە و عەزەمەتە گەورەی خۆیەتی خۆشی خاوەن ڕەحمەتە بێباکە لەگەن شتێ بێمنەتە پاشای هەموو گەردوونە هەر خۆی خاوەن قودرەتە زوڵم لە هیچ کەس ناکە عادی لەو عەدالەتە لەلای خوددا سانە چی لای ئێمە زەحمەتە هەر خۆی بەڕێوەی دەبا ئەو هەموو عەشامەتە هەر کارێک خوددا بیکە پڕی دەرز و حیکمەتە قورعانی باس کردبێ ئامۆژگاری و عیبرەتە خوددا پێمانە فەرمێ لە چەندەها ئایەتە کاری ئینسان لە دنیا خوا پەرستی و تاعەتە کەواتە ئیشی ئێمە تاعەت و عیبادەتە گەر ئینسانێ دیندار بێ وەڵڵا جێگای جەننەتە بەسەرمانە دەبارێ هەرچی نیاز و نیعمەتە ئینسان هەیە بەدایم خەریکی توجارەتە بێ ئاگایە لە دنیا خەریک ماڵ و سەروەتە لەم ڕۆژەدا پارە و ماڵ هیچ و بێ بەرەکەتە حەقە شوکرانە بکەم قەوم و ئەم میلەتە هەر بەندێ فەرمان بڵێ ئامۆژگاری و نەسحەتە حەز دەکەم تێر و تەسەل باس بکەم ئەم بابەتە باسی ئینسانی دووڕ و کەس چەندێ بێقیمەتە چیە دووڕ و بوختیاچی بێ هەر قابیلی نەعلەتە حەسوودیش بە کەس نابەم نیما و تەبیعەتە هەموو شت تێ لە دنیا هەر نسیب و قسمەتە ئینسانێ بوختیاچی بێ ڕوڕەش و خەجاڵەتە هیچ کادا سوودە نییە ژیانی پڕەزاڵەتە حەیفە لە ناو ئێمەدا بمێنێ ئەو عادەتە پەشیمانی لە دوایە هەر کارێکە غەڵەتە با باسی ئەوانەشکەم لە من بوونە بەشەتە لەلای خەڵکی باس مەکە هەر خەریکی غەیبەتە لەسەر بەند و گۆرانی دایمەن بە من سەغڵەتە گەر هەوادارم زۆرە بۆ من وەشی پایەتە من پێ باش و باسم کرد لە بەندێکی تایبەتە هەر بۆیە دەیدرشێنم با نەڵێن بێ جورئەتە بەغەڵەت پێم تێنەگەن پێم نەڵێن بە سیاسەتە بۆ ڕاستی بۆ درستی چەندین کەسم شایەتە ئینسانێت تۆزێ دیار بێ لە لای حەسود عادەتە قسەی بۆ هەڵدەبەستن دەڵێن بێ شەخسیەتە خەڵشێکی زۆرە ناسم بەو جۆرەی بێ حورمەتە یەک زەڕە ئابڕۆی نییە ناپیا و بێ سیفەتە یەک زەڕە ئابڕۆی نییە ناپیا و بێ سیفەتە کەسێ ڕێگای ڕاست بگرێ لە ژیانی سەلامەتە ڕقم زۆر لە ماسا و ژیانی مەسڵاحەتە تەمەنت هەر شەلێ بێ قەبرێ تاریک جێگەتە پێلانە هەرچی دەڵێ وەک بەند و حیکایەتە هونەر بە ژوێن و بە شەڕ بێتام و بێ لەزەتە بە کاک فەرمانە و خۆش بێ بژینە و جەماعەتە ڕێباز حەسەن سماقە ئەواغا تەبیعەتە شێرتی لە مهەندس بێ بابا پیری نەکبەتە بابا پیری نەکبەتە یەڵا لەم بەلاو بەشدە دەمرم ڕێکە دەڵی دارمێوە ماشەڵا چەند لێ جوانە ئەو جووتە گوارە زێوە لە تا بەشت و باڵاتە و ڵەمات و بەشێوە لەم مێژەم بە ئاواتم ماشکەمە و دەم و لێوە لەبەر جودمەم کرد دەمرم دەڵی نارنج و سێوە پیاو ناوێرێ بدوێنێ زاری پڕ لە جنێوە بۆچی دوورت لێگرتوم شازوان دەبگەڕێوە
سێوا بۆ مهندی زانایە هەزار سڵاو لە ئێوە بۆ تایی سماقە لاڕوخێ دڵی کێوە بۆ دلۆ قەسابە دێڵێم بەخۆشی ئێوە فەرمانکە لە من بیا و پەیامەی دەنێرم فەرمانکە لە من بیا و پەیامەی دەنێرم دەڵی کە تەر و موسە شعر و کەلیمە و دێڕێم کاک ڕێباز شاک مەزانێ کە من بە دوژمن فێرم لە مەیدانی هونەردا شەقیوم دەڵی شێرم وا نەزانم پیر بووی من نەماوە کەڵب و خێرم هەرکەس دێتە مەیدانم وا لە شاری هەولێرم شەرت بێ بە ڕۆژی ڕووناک ئەستێرەی پێ بژمێرم دژمنم زۆرە دەڵێم دژمنەکانت بەنەو